ژنانی سەربەرز، ئافرەتان، خانمان و خوشکانی عەزیز، ڕۆژی جیهانی ژنانتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان جەژنی سەرکەوتن و سەرفرازی و بەدەستهێنانی ماف و داوا ڕەواکانتان بێت کە داوای ئێمەشە. خۆشحاڵیەکی گەورەیە کە ئەمڕۆ لەگەڵ هاوسەرەکەم بەشدارم لەم بۆنەیە. هەموو ساڵێک لەم ڕۆژەدا هیوای کۆتایی هاتنی نەهامەتیەکانی ژن دەخوازین. لە دڵەوە هیواخوازم بتوانین بە کردار و نەک تەنها بە دروشم خەم و دەردەسەری ژنان لە کوردستان کەم بکەینەوە. بەهۆی خێزان و ئەو ژینگە کۆمەڵایەتی کە تێدا پەروەردەبووم، بەو پەڕی قەناعەتەوە بڕوام بەوە هەیە کە دەبێت ژنانی کوردستان هاوشانی ژنانی وڵاتانی پێشکەوتووی جیهان بە خواست و مافەکانی خۆیان بگەن. لەناو حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆم بە یەکێک لە داکۆکیکەرەکانی مافی ژنان دەزانم. هەمووتان دەزانن ئەو ڕووداوانەی 3 ساڵی ڕابردوودا بەهۆی شەڕی نەگریسی داعش کە بەسەرماندا هات، برینی گەورەی لە دڵدا دروست کردین. یەکێک لە برینە ساڕێژ نەبووەکانیش ئەو کارەساتە بوو کە بەسەر کچان و خوشکەکانمان هات لە شنگال. ئەم شەڕە نەگریسە ئەگەر دیوێکی کارەساتباری بۆ ژنان و کچان لە خۆگرت بێت، دیوێکی تری لوتکەی شانازی و نەبەردی ژنانی پیشاندا کە پێشمەرگەیەک دەچووە بەرەی پێشەوەی جەنگ و سنگی ئەنا بە فیشەکەوە. دڵنیا بوو ژنێک هەیە وەک چیا لە پشت خەمی منداڵەکانی دەخوات. دایکێکی هەیە کە دەست بە دوعا هیوای بە سەلامەتی گەڕانەوەی بۆ دەخواست. خوشکێکی هەیە کە ورە و غیرەتی سەرکەوتنی پێدەبەخشێت. ئەمە جگە لەو پێشمەرگە ژنانەی کە بەشدار بوون لە شەڕی پاراستنی نیشتیمانەکەمان کە بە خوێن و کردار ئازایەتی و نیشتیمان پەروەری خۆیان سەلماند. و نەک تەنها شەهیدی پێشمەرگەی ژنیشمان هەبوو، بەڵکو ئەوە لێرە وێنەی شەهیدێکی تریشمان هەیە کە شیفاگەردی بوو کە لە کاری پیشەی خۆی کە ڕۆژنامەگەری بوو گیانی لە دەستا. پێویست ناکە بیرتان بهێنمەوە کە ژنانی ڕۆژاوا و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان چ داستانێکیان تۆمار کردبوو و چۆن بوونەتە مای سەربەرزی و شانازی بۆ هەمومان و جێی سەرسوورمان بۆ جیهان. لە هەموو بوارە کارگێڕی و کۆمەڵایەتی و سیاسیەکاندا ژنانمان دەستیان دابێتە هەر کارێک ئەگەر هاوشانی پیاوان ئەرکەکانیان ڕانەپەڕاند بێت، ئەوە بە دڵنیاییەوە لەوان سەرمەشق و سەرکەوتوتر بوونە. ئەمانە نمونەی ژنانی ئێمن، بۆیە هەمومانیان منەتبار کردووە کە بەو پەڕی توانا و هاوشانی خۆیان بۆ مافەکانیان تێبکۆشین و داکۆکیان لێ بکەین. لە کوردستان لەم ساڵانەی دواییدا چەند هەنگاوێکی گرنگمان ئەنجامدا لە پێناوی پاراستنی مافی ژن و ئافرەتان، وەک گۆڕینی یاساکان و کردنەوەی چەندین بەڕێوەبەرایەتی و هۆبە لە پێناوی نەهێشتنی توندوتیژی دژی ژنان و سەرباری ئامادەکردنی چەندین تیمی گەڕۆک بۆ لێکۆڵینەوە و بەدواداچوون لە کەیسەکانی ژنان. ئەوەی دڵخۆشمان دەکات بەم هۆیانەوە بێجگە لەو حاڵەتانەی کە تایبەتن لە کەمپەکانی ئاوارە، ڕێژەی توندوتیژی لە هەموو بوارە جۆرە و جۆرەکاندا دژی ژنان کەمیان کردوێتەوە. بەراوردی ئاماری 2 ساڵی ڕابردووش شاهیدی ئەم ڕاستیە ئەدات. لە ڕابردوودا و وتومانە و ئێستەش دووپاتی دەکەینەوە. هەر کەسێک توندوتیژی بەرامبەر ژنان بکات لە سزای یاسایی دەرباز نابێت. بۆ ئەمەش پێداگیریمان کردووە لەسەر ئەوەی تۆمەتبارانی کەیسەکانی ژنان لەلایەن حزب و کەسانی دەستڕۆیشتوەکان داڵدە نەدرێن و هەموو ئەو لێبوردنانەش کە دەردەچن تاوانبارانی دۆسیەی ژنان نەگرێتەوە و چارەسەریان بۆ ئەو دۆسیانە لە چوارچێوەی یاسادا بهێڵێتەوە. ئەوەی ئێستا چاومان لەسەریەتی ئەوەیە بواری زیاتر بۆ هاتنی پێشەوەی ژنان بڕەخسێنین لە ناوەندەکانی بڕیار. ئەمەش منەتی کەسی بەسەرەوە نییە، ژنان خۆیان توانا و لێهاتووی خۆیانیان سەلماندووە. بەڵام دروستکردنی یەکسانی جەندەر کارێک نییە کە تەنها لە حکوومەتدا جێبەجێ دەکرێت، چونکە ئەم کارە هەر ئاسانەکەیەتی کە دەتوانین یاسا و ڕێنمایی پێ دەرکەین و ڕێگای یاساییە یەکلایی بکەینەوە. کێشەکە تەنها لەناو حکوومەت و دەسەڵاتدا نییە، بەڵکو لەناو کۆمەلگامانە.
چ بە تەفسیری هەڵەی دەقی ئاینەکانمان، چ بە تەفسیری هەڵەی عادەت و تەقالیدی کوردەواریمان. هەتاکو ئێستا برادەرم هەیە کە بە سێ کچە جوانکیلەکەی ڕازی نییە، بەڵکو هەر لە هەوڵدایە بۆ ئەوەی کوڕێکی ببێت. بۆچی لە هەندێک شوێنی کوردستانەکەمان کوڕێک کە لە دایکە بێت وەکو پاشایەک بەخێرهاتنی لێ دەکرێت، بۆ کچێک وەک شاژنێک پێشوازی لێ ناکرێت؟ بۆ ئاساییە کوڕێکی زگورتی شوقەیەک یان ماڵێک بۆ خۆی بکڕێت یان بەکرێ بگرێت، بۆ کاتێک کە کچێک ئەم کارە دەکات بە گومانەوە تەماشا دەکرێت. بۆ تا 100 کوڕ دەتوانن شوێنی نیشتجێبوونیان بە شارێک یان وڵاتێکی تر بگۆڕن بە هەر هۆکارێک بێت، ئەوجا دەبینین کچێک ڕێگای پێدەدرێت. گرنگ ئەوەیە ژنان و ئافرەتانمان ئازادی ڕادەربڕینیان هەبێت، ئازادی هاتوچوویان هەبێت لەگەڵ ئازادی تەواو لەسەر بڕیارەکان کە پەیوەندیدارن بە ژیان و ئایندەیان. بەندە دەیەوێ بڵێت یەکسانی جەندەر لە ڕۆژی لەدایکبوونەوە دەست پێ دەکات و هاوکات بۆ نێر و مێ بە یەکەوە بە یەک ئاست گەشە دەکات. ئەم ئەرکە تەنها هی حکوومەت نییە، بە یاسا و ڕێنمایی چارەسەر ناکرێ، بەڵکو هی هەموو دایک و باوکێکی عەزیزە کە باوەڕی پێی بێت و بەدی بهێنێت. ئەمەش شەڕێکە، شەڕێکی دەستە جەمعیە کە تەنها بە ژن ناکرێ، بەڵکو دەبێت ژن و پیا و سیاسی و ڕۆشنبیر، زانایانی ئاینی و ڕیشسپی و پیاومەعقوولانی عەشیرەت بە یەکەوە ئەم شەڕە بکەن. بەندەش لەم شەڕە لەگەڵتانایە. لە کۆتاییدا جارێکی تر پشتیوانی خۆم و حکوومەتی هەرێمی کوردستان دووپات دەکەمەوە و هیوادارم 8 مارسی ساڵی داهاتوو پێکەوە باس لە گەشەپێدانی ژنان بکەین و مافەکانیان و ئامارە جوانەکان پێشکەش بکەین کە چەند لەم بوارەدا پێشکەوتومان بەدیهێنانەوە. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و دەستخۆشی لە گۆڤاری ژن و ڕێکخراوی سیدیەوە بۆ ڕێخستنی ئەم دیدارە جوانە و هەر سەرکەوتنتان بۆ ئەخوازم. سوپاستان دەکەم.